تا چاوبڕ بکات ناوچەکە وشک دەنوێنێت و هیچ جۆرە ئاو ڕووبار و بەنداوێک بەدی ناکرێت لەبەر ئەوەی ناوچەکە ناحەی شێخ تەویلە لە سنووری ئیداری گەرمیان و دانیشتوانی سنوورەکەش بەدەستکەم ئاویەوە دەناڵێنن. بەڵام لە ساڵی ڕابردووەوە بەنداوی تووڕەجار لە ناوچەکە دروست کراوە و گرفتی بەشێکی زۆری دانیشتوانەکەی چارەسەر کردووە و دۆڵ و نشێوەکانی بژاندووەتەوە. ئەوەی جی تێبینیە سەرڕای دوورە دەستی بەنداوەکە بەڵام هیچ جۆرە چاودێر و کارمەندێکی ئەمنی و مەدەنی لە بەنداوەکە بەدی نەدەکرا وەک ئەوەی بڵێیت چارەنووسی بەنداوەکە و تەواوی ئەو کەرستانی دانراون بەقەدەر سپێدرابێت. 2014 دەستی پێکرد بەهۆی قەیرانەوە وەسا پار ساڵ لە مانگی چوار دەستمان کردەوە بە ئیش بەبێ ئەوە هیچ سلفەیەک و هیچ پێشینێک بدەن بە بەڵەندەر. سپاسی بەڵەندەر و بۆ کۆمپانیا جێبەجەکارەکەین لە مانگی چوارەوە بۆ مانگی دە بە نزیکەی 6 مانگ بۆ مانگی 11 مانگ بۆ 7 مانگ بەنداوی توورەجار تەواو بوو و ئێستاش ئاوی گلداوەتەوە سپاس بۆخوا هیچ کێشێکمان نییە. 180 متر درێژە لەسەرەوە 6 متر پانی هەیە 2,800,000 متر تێجا ئاو دەگرێت و ئەکەوێتە سنووری ناحەی شێخ تەویل و بژانەوەیەکی زۆر ئەکات بۆ چەند تقریبان 7,000 دۆنم زەوی بەراوەکات. بەنداوی تووڕەجا بەرەو بەنداوی باوەنور بەجێ دەهێڵین بەڵام پێچەوانی بەنداوی پێشوو ئەم بەنداوە تەواو نەکراوە و جێهێڵراوە. نزیکەی 4 ساڵ بە پاساوی قەیرانی داراییەوە کارکردن لە دروستکردنی بەنداوی باوەنور ڕاگیراوە و هیچ ئاسۆیەکیش بۆ دەستپێکردنەوەی کارەکانی نییە. لە ساڵی 2013 دەستمان کردۆ بە ئیش و نزیکی لە سەدا 500 بۆ 18 کارەکان جێبەجێ کراوە بەهۆی قەیرانی داراییەوە باوەنور وەساوە و توانای گلدانەوەی ئاوی بەنداوی باوەنور نزیکەی 30 ملیۆن متر سێجایە و بەنداوی باوەنور لەگەڵ بەنداوەکانی ترا جیاوازە لەبەرەوەی کە ئەتوانێت تەولیدی کارەبا و کارەبا دروستکە و بڕی تێچۆکەی نزیکەی 248 بۆ 250 ملیار دیناری عێراقیە و بەهۆی قەیرانی داراییەوە کارەکانمان وەساوە لە 2009 وەساوە کارەکانمان لە سەدا 500 بۆ 18 ئیشەکان کراوە. ئیشەکانمان هەندێک فێڵینمان کردو هی تێکەڵە و کلەی ئەوانە و ئەو شیت پایاڵانش ئەوە پارێکی تێچوویەکی زۆریە شیت پایاڵەکان جا سایت پریپارێشن و شتەکانی ئەوێنە کراوە و لەگەڵ دوو ڕێگامان کردووە و ئۆفیسەکان کراوە ئۆفیسەکان نزیکی بای 8 ملیار 10 ملیار دینارێکە بێت. گرنگی ئەم بەنداوانە زیاتر لە وەرزی هاویندا بۆ دانیشتوانی سنوورەکە بەدیار دەکەون بەو پێی ناوچەکە لە وشکە ساڵی و کەم ئاوی دەپارێزێت. جگە لە باوەنور بەنداوی خۆرنەوازانیش بە هەمان شێوە کارەکانی بە تەواو نەکراوی جێهێڵراوە و پشتگوێ خراوە. وشێر محەممەد کەناڵی ئاسمانی پەیام ئیداری گەرمیان